لێکە. ئێستا ئێمە لە نێو گوندی پەلکانین کە شەڕێکی زۆر لە نێوان کورد و عەرەبەکان بە هاوکاری هێزەکانی عێراقی کە عەرەبە هەوردەکانی هێرشیان کردوتە سەر ماڵە کوردەکان ئەوەی دەیبینین ئەمانە بەشێکە لە ماڵە کوردەکان کە ئێستا وەک دەبینرێ عەرەبەکان ماڵی کوردەکانیان داگیر کردووە ئاڵای عێراقیان لەسەر ماڵەکان داناوە. بەپێی زانیارەکانی ئێمە شەو هەیە 20 عەرەب لەم گوندە دەخەوێ شەو هەیە دەگات بە 150 دانیشتوانی گوندەکە بازدەوە دەکەن ئامانجی ئەو عەرەبە هاوردانە لەم ناوچەیە داگیرکردنی ماڵی کوردەکانە لەسەرەوەی ئەوەش بەشێک لە بەرپرسەکانی عێراقی وەکو دانیشتوانی ئەو گوندانە دەڵێن دەستیان پێکەوە کردووە لە دزینی ئەو نەوتانە کە لەو ناوچەیە هەیە ئەوان عەرەبەکان هەندەدەن بۆ ئەوەی ماڵەکانی کورداگیر بکەن و بەرپرسەکانی سەربازیش لەم ناوچەیە نەوتەکان کە بە ئەڵماس بۆڕی ڕسمی حکومیان کۆن کردووە لەوێوە نەوتەکان دەدزن بە شێوەی قاچاق دەیفرۆشنەوە واتە دوو ئامانج هەیە بەرپرسەکانی سەربازی لێرە قازانجی ماڵی دەکەن لە دزینی نەوت و عەرەبەکانیش ئەو دەغڕودانی کە کورد لێرە زەنگینە حەوزی ماسییان هەیە کۆمەڵێک شتیان هەیە لێرە داگیری دەکەن و دەیانەوێت هەردوو لە سوور. ئەم کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر ڕووداوەکانی ناحیەی سەرگەران بە تایبەت گوندی پەلکانە. ئێستا ئێمە لە ناو ئەو گوندەین کە هەم حەشدی شعبی هەم سوپای عێراقیش چەند یەکەیەکی سەربازیان لەم گوندەدا داناوە و چەند ماڵێکی کوردیش تا وەکو ئێستا لەلایەن عەرەبە هاوردەکانەوە داگیر کراوە. دوا قسەی پارێزگاری بە زۆر سەپێنراوی کەرکووک ڕاکان جمهوری دەڵێت کوردەکانی ئەو گوندە و ئەو ناوچەیە کوردی ئێرانین و هیچ بەڵگەنامەیەکیان نییە کە دانیشتووی ڕەسەنی ئەو ناوچەین. ئێمە دەمانەوێت بزانین کێشەکان بەکوێ گەیشتووە و فێرقەی سەربازی عێراق کە لێرە مەشوەرەتی ئەو خەڵکەی گرتۆتە ئەستۆ بەنیازی چییە چۆن مامەڵە لەگەڵ دانیشتوانی ئەو گوندەیە دەکات. سڵاوتان لێبێت چۆنت باشن لەوەوە دەست پێ دەکەم. ڕاکان جمهوری دەڵێ ئێوە کوردی ئێرانن بەڵگەتان چییە کە کوردی باشووری کوردستانن؟ وڵێ ئەمن ڕوو لە ڕێکان سعی دەکەم بێرم ئەگە ئەمن کوردی ئێران بم ئەی بەخۆی خەڵکی چێندەرە فەرم و ئەوەش باوکم 1937 لە پەلکانە لەدایک بووە ئەوەش داپیرم 1925 پەلکانە ئەوەش باپیرم خوا ئەفریقا 1915 باشە ڕوو لەمە دەکاتێنی ئێمە خەچی مەهاباتی خەچی ڕۆژ ئاوای ڕۆژ هەڵاتین ئەی بەخۆی خەڵکی چێندەرە سعودی و کوێتینە باسیشن ناوەڵە باسیە بەرێ هەشت دۆشکیان لەو هینی پەرکانە بەجێ باشە 2003 بۆ ڕایان کرد 2000 بۆ ڕایان کرد سەبەبەکەی بۆ ڕایان کرد لەگەڵ ڕوخانی سەدام نەمان پێشەوەی پێشمەرگەی بێتەنە ئەو گوندە باشە ڕاکان بەڵێ فەرموو ڕاکان جمهوری ئەڵێ ئێمە ئێرانین باشە ئەوان خۆیان اعترافەکەن ئەڵێن ساڵی 75 سەدام حوسێن هەویەی بۆ ئێمە دەرکردووە این بۆ ئێمە کردێت چی بێڵێن جنسیەوە ئاخەدا ئینیان بۆ دۆکرایتەوە سجلیان دۆکرایتەوە ئێمە ئێرانینیان ئەوان سعودین ئەوانە ڕێزمان هەیە بۆ شەممەر باشە زۆر با خزمەتت بکەم ڕێزمان بۆ شەممەرەیە شەممەری عێراق شەممەری عێراق مزەقەب و پیاون بەس ئەوانە هەمووی سعودی و بینی سعودیا و کوێت بوون ئەوانە مەردارەکانن ئەوانە دزی نەوتن دزی خاک نین باشە ئەو دەڵێ ینی من ناچارم ئەو پرسیارانەی ئەو بکەم چونکە ئەو بۆ میدیا
بۆ ڕای گشتی وا دەڵێ ئەگەر کوردەکان بەڵگەنامەیەشیان هەیە با لە دادگاکان سکاڵە تۆمار بکەن. باش ئەمە دادگاکان ئەمە لە سەرماندا دەنێ با دادگاکان بابێن حەق بتولێنەوە فەرمو ئەوە بەڵگەکانی ئێمەیە. باش ئەوە چێەوە شکایەت لە باوکم کرا لە 6 خانیان لە برایەکەم مامم ئەوە على اساس محکمە یەک لە بکات و پێش ئەوەی محکمە بڕیاریش بدە هاتە خانووکەیان داگیر کرد. یعنی حساب بۆ محکمە ناکەن. بەڵێ هەر جگە لەو تشتانە ئەوانە لێرە حکوومەتەی سەر بخۆنە ئەوەی کە ئەو ڕۆژی ئەو خانیانەوەیمەیان داگیر کرد نەدادگایان پێبوو نە بڕیارەیان پێبوو 200 عربی هاوردیانی نابوو ڕاست بەسە گوندەکەیاندا تەوزیع کردبوو ژن و منداریان فرێدا بۆ دەرێکە ڕاست بوون لە جێوانە ئێستا لە ناو گوندەکە لە ناو خانی من واداگیر کراوە ئێستا ئێستا خانی من واداگیر کراوە عالیان لە ناو گوندەکەی خان و بەعارەکەی خۆت دروست خواوەچیل ئەوەتانە وەستاکانت بۆ دەینم لە دوو بزی ئەوانە شاهد خواوەچیل بە خۆم دروستم کردووە احتیمالە غورفەک ببیتن ئیکا و کماکای وەختی خۆی بەجیانێشتی بەڵامە چینێکە ئەمە بیر عایلەی بینم لە ناو دابنیشم نابی خانیا من لە بۆ خۆم دروست زەوی خۆتە زەوی خۆمە ئەوەتە تاپۆ ئەوەتانە تاپۆی ساری 32مان ێکاکە ئەوەتە تاپۆی ڕەش بیکە لە ڕای خوا پێغەمبەری ئەوە ئیساغەکەیت یا ئەوەتە تەسویری کە بابەکەم یعنی خوا قەدری قبور ناکاتن ئەمەی خەرچی کورد قەت فێر نەبوونی تەعدامان لێ بکری ئەوە لە پاش 16 ئۆکتۆبەر وا تەماشا دەکەی غەدرمان لێ دەکرێت کودر زۆمی زۆر لێکراوە بەڵام قبول ناکەن ناوەڵڵا تەعدا لە کەس قبور ناکەین تەعدا کەسیشمان قبور نییە ئەوە وتەکە لە سەرۆکمان فێر بووینە ئەمە باشە سێلۆ خۆی دەرێت ئێستا دۆخەکەت چۆنە یعنی عەرەبەکان تێکەڵی ئێوە دەبن لەگەڵتان قسە دەکەن بەنیازی چی ڕێزم هەیە لۆ ئەو مەسوولە گەورانە بێنە ڕایێ لە سەرمان بە جواب بێن لە خۆمان بێکەستر نییە بریا ئەو ڕۆ هێوارێ پازدە کوڕم هەبایێ هەر پازدەی بمردا بۆێ یەمانم لما بۆێ ئەمەوە نەخەتا بینە پەلا دیواران زۆر مەمنونی هەموو لایەکتان باشە ئێستا بە پێی زانیاری ئێمە ینی دۆسەی ئێوە لای سەرۆک بارزانیە وەفدەکیش ئێستا لە بەغدایە ئەمە دڵخۆشتان دەکا ئەمە دڵخۆشتان دەکا کە ئێستا ئەگە مەسعود بارزانی لێ بدوێ ئەمە هیچ شتێکمان لەبەردری نییە ئەگە سەرمان تێدا بڕوە مارمان تێدا بڕوە هیچمان تێدا بڕوە با بڕوە لە پێناوی ملەتی کورد بەرامبەر بە سەر بەرزی چ شتێکی دیکە ئەمە لە پاشەوەی 16 ئۆکتۆبەر هەر یەکێک لە کەرکووک حکمی کرد سوچێت تازە ئەتوباسی ئەو دانوستانت کرد هەر یەکێک حکمی کرد هەتا ئێستا کە ئەمە هیچمان نەدیت جگەل لە تعریبکردنی زیاتر و دەربەدەرکردن و لێدان و دەرکردنمان لە ناو مارەکە بەبێ ئەمری دادگا و بەبێ هیچ شتێک ئێستا لەو مینبەرێک گۆ دەوا لە جەنابی خودی سەرۆک بارزانی دەکەم ئەگەر ئەو بەهانامان بێت تاقە کارتمان ئەوەیە ئەگەر ناخوا لەسەر ڕائاگای لێ ئەمە هەر هەمومان لێرکوانە ئامادەی نەخوێنی خۆمان بڕۆژین و بێ کەسی و بێ ساعبی دەڕۆی زۆر باش دوای مێژوو دەنووسیتەوە ئەو خەڵکەش لێی بەرپرسیارە باشە ئێستا دۆخەکەت چۆنە دۆخ بۆمان باسکە تۆ قسە بکە دۆخەکەت چۆنە والله دۆخەکە باش لێ بەڕاستی ئێستا ئەوە دەغێ عەرەبەکان چ دەکەن یعنی ئەنگۆ ئێستا وەرسی دوورینەوەیە چ دەکەن ئێستا دەوڵدانیان ڕاگرتیە دەڵێن نابی بدوون بە بڕیاری چێ بە بڕیاری ئەو ئەوجیهۆیزی کەواری خۆی ئێستا کۆبنەوە لە مەخبوری لەسەر کێشەی ئەو زەویانەکەەوە سوینە جەماعەتی ئمە سوینە و جەماعەتی بە دووەکانیشان بڕی ئەو باپشتەوە قووەتی چیان دەوێوان چیان دەوێت ئەوانە دوێنێ پێرە گوتیان نابی دەغەرەکان بدورنەوە دەڵێن حەسە بدەن عەرەبەکان دەبێت ئیسلام بدرێت چەند تەغریشە چەند زەوێشی ئەو مەتیخانەشان سوتاندیە سوتاندی چیان ئێستا دەغەر عالیە ڕاجیرە تاجیلمان دەکەن ئێستا کە دەرێن نەمان دەنێ گەرمی دەسوتێنی بەشاهد ئێستا دەغڵی خۆتانە بە پارەی خۆتا زەویەکەتان چێڵاوە بەڵام لێ ناگەڕێن بدورنەوە ئەو هادرێ کا کامەرانە ئەوە تا عرەسەکەمە لێرکوانە گرتیە 4 زەلامە 300,000 دیناری دەدەمێ وا بە ژن و مندارەوە لە چاردەغری من دەسوورێتن بە خۆشمان وا لێرکوانم ئەوە تەوادانیشتمەوە دەمان بینی هەمومان حیمایەتی دەغرەکەی خۆمان دەکەن بەس ئەوانە لێمان نەستێنی بەس ئەوانە لێمان نەستێنی دەستان لەسەر دڵتانە دەغرتا مشتێ دەستێن عملەی واگرتیە خەرکەکە گەنمەکەی وایشک بوو تۆ بۆری مەڕەشەکەی دەری نایە دەرێ ئەگەر عردەکەشم بسووتێ با مەڕەشەکەم لۆ باشە هەندێک لە ئێوە دەگیر کرابوو تۆ بوو چۆن تەعامولیان لەگەڵ کردی وەڵا بە سەرداگرتن و بە دۆقات لێدان و لێیاندان
کرامەشکان چۆن؟ بەڵێ تۆ یاخەت بگرێتم دا آخر هینەوە بێ عێراق بێ یاخەت بگرێت لێت بدا بە بەلاش نەتگوت بێ هجوم کاتە سەر ماڵم چیمان لە ژنم بدا لە کچم بدا لە ژنم دایکم بدا لە هەمووانی بێدە سەڵات نەتوانی قسە بکەین پێشی عێراقیش بێ پشمنت بگرێ پڕێداتە ناوبۆدی هەبوڵەکان کە جارێککە لەگە عارەبان یەک باشە قسەی ناتوانێت. ئێستا بامش ینی شتێک بزانم کەوای لێرە هەر کوردێک بچیرە لێ دەدەن پێشکەمان توش بووە بەڵێ. لەو سنووری ئەو نەفت زینامەی کوشتیان بۆ؟ یعنی ئەوانە نەفتی دەدزن ئەوانە هاتینە بە ئەسل لە بۆ خاک نهاتینە ئەوێ شوێکە لۆریان گیرا لە ماری شێخەکەی ئەبوو فادی پێدرن ناوچی پێدرن ئەو کابرا ئەبوو فادە نامچیە لە ماریوی ئەلماسەکەیان گیرا زەبات لە ماریوی گیرا ئەوەکەی کا بۆڕی پێکوم دەکەن بۆڕی دزیە کەس قسەی لەگەر ناکاتن دەچن تاقیبی لەگە دەکەم دەرە کاوەرە چ دزرا یەکم یەکت لە بۆ خاتری نەفتەکەش ئەمەداتە ئەو پاڵاوگەیە ئێستاەوە ئەوە نەوتە لێرە دزیەکەی دەکەن نەوتەکە لە کەندی کە زەنگال دەکەن لەو کەند لێرە لە 2003 ئەمەکە گەڕانی بۆڕێ نەوتەک فیشەکەی بەوەر کەوتووە بۆڕێ نەوتەک کراوە نەوتەک دزراوە ئەوەندەی بەسەکە ئەوە ئێوە لەسەر نەوت دەردەکرێن دانەیە ئەو نەوتەیە ئێستا کە لەگەر دەست کامیرەمانوانەکان لەگەرت بێن ئەلێ لەوە کەندیان نەوت هاتە ئێرە عوزی ماسی نەمار ماسی نەمری لەبەر نەوتەکەی ینی لە بەردەزینی نەوتە والله نفتی دەزی باشە چێ دەستی تێوەردایە لەو مەسەلە چێ دەستی لەو مەسلەیە هەیە ئەسکەریەکانیشن هەشتی شابیشن 150 متر لە ڕبایی دوورە نەوت دزرا بەقوربان بم بەڕێز من لێرە هان لەو لەژێر ئەو دارە لێرە نەوت بدزێ من ئاگام لێ نەبێ لەناو منەوە دەرچێ لێرەوە بڕاتە بانزادە دوو ترێلە نەک سیارە بچوو شارستی کەس بە عرب بوو لەو نەوتانە دەبات زێک لە من ئامر حراسە ئەو من حراسەکەیان باشە ئێستا لە ئێوە بزانە لە منداڵتان دراوە لە خێزانتان دراوە لە خۆتان دراوە تهدیدێکی گەورە هەیە عەرەبەکان چەچیان پێیە چۆڵ دەکەن چۆڵ دەکەن نەکبەوە بە باپیرەی باپیرەیان ئێمە کوردین باشە چاوەڕێ ئەوە دەکەن کا کامەران ئەو خاکە خین و شەرفمانە لە سەرماندا دەری کو لە بۆ شش ئاری بۆ دوو ئەمە هێرە بەست چۆڵ ناکەن بەڵام لە هەمان کاتیشدا داوای پشگیری پێشمەرگە و سەرکردن بە هێزی پێشمەرگە نوێنەرانی گوندی پەلکانە چوونەتە مەخمور لەگەر نوێنەرانی عەرەبەکان کۆبنەوەیان کردە بە سەرپەرشتی سوپای عێراق پێیان گوتن بە هیچ شێوەیەک نابێ دەغڵ بدورنەوە یان دەیکەن بە نیوە یان بۆتان نییە بەروبوومی ئەمساڵ بدورنەوە ئەمە دوا قسەی ئەوانە شانێکیش لە هەولێرەوە چۆتە بەغدا بۆ چارەسەرکردنی دۆخی ئەم ناوچەیە وە گەیشتن لەگەڵ بەغدا بۆ ئەوەی بەیەکجاری ئەم کێشەیە چارەسەر بێت شەوی ڕابردوو لە گوندی سێبەردان داعش وەکو باسی لێوە دەکرێت نازاندرێ عەرەبی هاوردەیە داعشە بەڵام بە شێوەیەک لە شێوەکان لەگەڵ خاوەنی ئەم دەڕاستەیە ئامێری دوورینەوەی گەنم و جۆ شەڕ دروست بووە ئاگریان لە دەغڕوودانەکە بەرداوە ئەمە شوێنی یەکێک لە گولەکانە شوێنێکی دیکەی گولە لەسەرەوەی ئەم دەڕاستەیە و شوێنی گولەیەکی دیکەی ئەو شەڕەیەکە لە نێوان چەکدارەکان و خاوەنی ئەم دەڕاستەیە دروست بووە. بەڕێزێک لەگەڵمانە کە لە ناو ڕووداوەکە بووە پێمان باشە بزانین ڕووداوەکە چۆن بوو ڕووداوەکە چۆن بوو؟ ڕووداوەکە سەرەتاوان سێ نەفەر بە مانتۆڕێک هات نەخوارێ سێ نەفەر بوون بە مانتۆڕێک بوون هات نەخوارێ هەتا بینە ناومە و حڕەشەمان لێ بکەن ئەمە زوو یەکمان سیداعی پێ بوو زانیتان نیەتیان خراپە نیەتیان خراپە بە سیدا زانیتان هەموو سیداعیان لەکەم بوو تاقمەی کاملیان لەکەم بوو یەک دەخەم زانی تاقمەی کاملیان لەکەم بوو ئەو برایام لەگەر ئەوەی ساحب گەنمەکەی گولیان پێوەنان کە گولیان پێوەنان تەقەتان لێکردن بەرە تەقەمان لێکردن ئەگەنا ئەوان بالفعل ئەوان تەقەتی زۆریان لەمە کرد مەبەستیان چ بوو؟ مەبەستیان بوو دەڕاستەکان ببن مەبەستە دەڕاستەکان ببن ئەگەنا چ مەبەستە چیان باشە ئەو ئاگرە زۆرە چ بوو؟ ئاگرە زۆرەکە پاش دەکان ئاگرەکان بە قەسی تێبەر
تێبەردە تیان بەر کەزانیان ئەمەیان پێ نەگیرا و هیچیان لەگەمە پێ نەکرا ئاگریانە دەغڕەکەی بەردا ئەوەندیان لە بەندەستی ما بووە سوتا شەڕدانێکی بێحساب سوتە چەند بوو یانی زەرەکە شێست شێست هەربەگەن بەڵێ شێست هەربەگەرم احتیمالی دەکرا بەو شەو شێست هەربەگەرمیان داعش بوون یان چەکداری هاوردەی عرب بەقورآن بەمان داعش بوون داعش بوون یعنی ئەگەر هێستا هاوردەی چی داعش بوون والله بەقەنەعەتی ما داعش بۆ سەر و سیمایان چۆن بوو وەکو سەرسیمایان بە داعش دەچوو شمەکە بۆرەکان لەبەردا بوو ڕێشیان هەبوو ڕێژیان هەبوو ینی داعش ینی لە ناوانی شاد نەخوارد دوای دەرێن ئەو شاخە جێی داعشانە مۆڵگەیوانە لەوێن دەرات مقاومەیان کرد لە شەڕەکە زۆر ئەوان زۆر بوو لێیان پێوانە ئەمە زۆرمان سلاح لە سلاحمانەکە نەبوو چۆن قوتار بوونیەوە ئێمە خەبەرگریمان کردی مە شلعمان پێ بەرگریمان لە خۆمان کرد بەڵام دەغرەکەیان سوتان داڕەکەیان سوستان بە زۆرە زۆرە لەگەمە پێ نەکرا داڕەکانیان سوستان ئەوان بریندار بوون کوژران بە قورآن نازانم ئەوانە بریندار بوون لە ماتۆڕەکەی کەوتن لە ماتۆڕەکە کەوتن ئەوەچی ئەوزان نازانم دوایش ینی بە گولەی ئەوە کەوت یان بۆ خۆیان بەربوون گوڵی ئێمە فەلاحەکان گولەکانیان پێوەنان فەلاحەکان لێیان فەلاحەکان لێیاندان زۆر بوون ژمارەتان نانە ژمارەمان زۆر نەبووە بەڵام توانیتان بەرگریکەن بەسایەکان زۆر بووین هەمووی یعنی ئێوە زیاتر بوو ڕاستە بووین پێ سیارەمان لەکەم بوو یعنی دەکەسێک دەبوون دەکەسێک دەبوون دەکەسی دەبوون بەس چەکمان زۆر دەکەن چەکتان چەکمان بەس دەغرەکان بەڵام ئەوان پێیان نەدەزانین چەکتان کەم ئەوان بۆچی گوڵەمان پێوەنا بەرگریمان کرد و بەرگریمان کرد ئەمە خۆمان قوتار کرد ئەو دەغرەی سوتا بای چەندە بوو بەڵمەز بە قورآن تقریبا دەیانگوتە 50 گەرم دۆ یعنی چەند دۆلار دەکا ئەگەرم وەکو دۆلار یعنی بەڕاستی ئەو سار ساڵێکی بە پیت و بەرەکەتە سارێکی نیستەمە فترەمان لێدا بەخوای فترە تانچی پڕ دەکرد تانچی دەفتەر زەرەر بووە تقریبا نێچی نادە دەفتەر 6 دەفتەر زەرەریان 6 دەفتەر لە فەلاحەکانی بالفعل مەترسی لەسەر ژیانتان نیە لێرە کار بە قورآن بەری وەڵا مەترسی ژیانمان هەیە بەس ناچارن ناچارێت لەو ناوچەیەکی ئێستا ئێمە لێ ئامادەین 10 کیلۆمەتر بەولاوە یانیش لە ژانێک ناسەقامگیرێکی زۆر دەبیسترێ ڕۆژێک داعش دەغر دەسوتێنێ ڕۆژێک عەرەبە هاوردەکان تەهدیدی کوردەکان دەکەن ینی بە شێوەک لە شێوەکان داگیرکاری دەستی پێ کردوتەوە ئێوە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان لە چێوەی ئەو ڕووداوەنن چەندە ئاگاداری ئەو دۆخن دوو ڕۆژ لەوەوبەر لە گوندی پارکانەی عەرەبەکان کوردەکانیان تەهدید کرد کە ناوی درێنە بکەن ئەگە بکەن دەبی نیوایان بدەنێ بگرە دەرشە عەرەبە هاوردەکان بە پاڵپشتی ئەو فۆجەی لێوێندرێ باش ینی کەوایە ئێوە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان چاوتان کراوەیە لە نزیکەوە ئاگاداری دۆخن ئەمە هەستان لە ڕێگای ئەو خەڵکانەی خۆمان لێ ئاگدارکەینەوە ئەوە بوو ئەو شەوی ڕاجیرە بەرام دوێنێ شەوێت لە گوندی سێبیران سێ ماتۆر هاتیینە ئێستا یعنی دوو گومان هەیە یەکیان ئەوەیە کە داعش بن یەشی ئەوان ئەوەیە کە عەرەبەکان بن لە ئەوەی چاوترسانی ماڵە کوردەکان بکەن و بار بکەن لەوێندەرێ و بەجێ هێشتا ساغ نەبووتەوە ئایا داعش وە یان پیلانێکی دیکەی عەرەبە هاوردەکانە بە پاڵپشتی فەرماندەی فێرقەی عێراقیە سەربازی عێراقیە وانە؟ ئەوانەی دەزانی کووە ئەمە ناتوانین فەرقەی عێراقی هەمووی ئیتیهام بکەین وابرین لەوانەیە وەکو فەوجەک یان ئەو هێزەی مەسەلەن نزیکە مەسەن لەو گوندانەی وێندەرێ زیاتر هاوکاری بکرد چۆن ئەمە لێرانە هاوکاری خەڵکی خۆمانوان زیاتر کردیە وەلەو نەک بە تعدا لە خەڵکەشتر بەسم هاوکاریمان کرد حتمما ئەوانی جوا دەبن بەس وەکوڕی ڕئی بابرین هەموو جێیشەکە وانیە تاسە وەکو جێیشی عێراقی دەرینەوە و پاش ئەوەش کە ئێستا دانوستان هەیە لەگە عێراق و بەرەو تەهدیئە دەچی بەڵام ئەوانە دەیانوێت لەو مەسافەی مەجالێکی وەربگرن بابرێن تەحسیل حاصلی پێدەرێن کە چیان دەستکەوت ئەوەی بکەن باشە بەڵام خەڵکی ناوچەکە دەڵێن ینی عەرەبە هاوردەکان پاڵپشتی چەکداری دەکرێن بە هەمەر دێنە ناو گوندەکانیان بە ئاشکرا تەعەدا لە ماڵە کوردەکان دەکرێن ینی پێشمەرگە تاکەی دەستەوەستان دەوەستێ ئەخر ئەمە هەموو کات ئێستا ئامادەینە ئێستاش وە هێزێکمان
چەند ڕۆژە لە ئامادە باشیدایە لە بۆ ئەو جموجورانەی کە داعش دەیکا لە قەرەچوو و لەو دەوروبەرانە ئەمە ئێستا ئامادەینە بەڵام ناشتوانین بەبێ بڕیاری سەرێ ئەمە هیچ حرەکەش باش ئەگەر بڕیاری سەرەوە بێ بڕیاری سەرەوە بێ فەرمان بکە کا دەست بە جوولە بکەن ئێوە دەتوانن ئەو ناوچەیە کۆنتترۆل بکەن کۆنتترۆلیشمان کردبوو بەبێ سوپای عێراقیش لەوانەیە جەنابیشت یەک لەوانەوی ئاگاد لێبوو بەبێ ئەوەی یەک جوندی جێشی عراقی لەو سنوورە هەویان حەشت هەر هەمووی ئەمە لەو سنوورانە بووین داعش لەو پەڕی بە قووەتیشی بوو نەیتوانی ئەوەی ئێستا دیکە ڕوبعی ئەوەش بکات لە سنوورەکە کەوایە ئەگەر ڕێگا بە هێزی پێشمەرگە بدرێ بە ئاسانی دەتوانین دۆخەکە ئارام بکات. باشە ئێستا داعش بۆتە مەترسی لەسەر ئەو ناوچەیە بە تایبەت ئێستا کاتی دوورینەوەی گەنم و جۆیە ئەو سنوورانەی لە ژێر دەسەڵاتی مێ نەخیر ناتوانین بەڵام ئەو شوێنانەی ترکە لە خارجی دەسەڵاتی مەیە داعش ئێستا مەپارێزی بچووک بچووکە دوو کەس سێ کەس بابرین لە کۆکردنەوەی پارە و یعنی وەکو ڕاوەڕوت و ئەوەی لێهاتێ ڕێژ لەوەی ناگیرێت دوو کەس و سێ کەسوانە پەیامتان بۆ خەڵکی ئەو ناوچەیە چییە چیان پێ دەڵێن دەڵێن ئێمە لە پشتێوەین هەر کاتێک مەترسیک بکەوێتە سەر ئێوە پێشمەرگە فریاتان دەکەوێت ئەمە دووبارە و سێبارەش دەکەینەوە ئەمە هێزێکی ئامادە باشی باشمان لە سنوورەکەدانە و چاوەڕوانی ینی لە ئامادە باشی بەڵێ چاوەڕوانی ئەوامری سەری خۆمان دەکەن هەر دەمای ئەمرمان پێ بکەن ئەمە ئامادەینە و خەڵکی خۆشمان قەت پارێز نایخن لە سنوورەت باشە پێشان دەڵێن لە ماڵی خۆیان ببینێنەوە چۆڵ نەکەن ئەکید لەبەرەوەی باحوجەی نەدەنە دەستەوان و ئەمە وەلو ئەوە سیاسەتیشە بەڵام ئێستا ئەوەی دەیبینین ئەو عیلاقەی لەگەر عێراق یعنی ئەو پێشاتانەی کرا و ئەو دانیشتنانە و چوونی جەنابی سەرۆک بارزانانی لەوەتەیە زۆر شتەکانی وەرکردەوە و تەسەور دەکەین بگەنە نەتیجەکی حتا لەبەرەوەی ئەو منتیخانە کامەران بە مادەی 140 نەبی حەل نابی بەڵام پارێزگار دەڵێ ینی ئەو کوردانەی ئێستا لەو گوندانە کوردی ئێرانە واللهی بەخۆی جەنابی چێندرەیە ئەگە کوردی ئێران جەنابی چێندرێ نامانێ ئەمەش دەستەواژەی نەشیاوەکو جەناویان بەکاربیین بەڵام هەموو خەڵک ئێستا بۆ ڕۆ تەماشای تاپۆیەکان کە باب و باپیرانیان خەرجی ئەو سنوورینە با لەوانە بپرسی ئەوانەی هاتینە لە چێندەرێنە ناسریە چێندەری لەگەر ئێرانە لە سنوورە تێک دەکاتەوە لەگەر هەرێمی کوردستان ئەگە بە مەبەستی تعریفکردن و شێواندنی بارودۆخی ناوچەکەن دەتوانین بڵێن پێشمەرگە ڕێگا نادە بە دروستکردنەوەی تعریف لەو ناو ئاکید نەخێر دانیشتوانی ئەم گوندی پەلکانە دەڵێن ناوچەکەمان ناوچەی سەرگەران دەوڵەمەندە هەر بۆیەش عەرەبە هاوردەکان بە پاڵپشتی هێزەکانی جۆر بە جۆر لەم ناوچەیەدا هان دەدرن تاوەکو خاک و ماڵ و ناوچەکەمان داگیر بکرێت ئاماژە بە زەنگینی ناوچەکەیان دەدەن لە کاتێکیشدا دەڵێن ئێمە هەرچەندە لە منداڵمان لە خێزانمان لە دایکمان لە کەسوکارمان بەدار دراوە بەڵام ئامادە نین ئەم خاکەمان بۆ خەڵکی بێگانە چۆڵ بکەین و تا دڵۆپێک خوێن لە قەلبمان مابێ ئێمە بەرگری لەم ناوچەیە دەکەن ناشی شارنەوە بۆ ئەوەی سەرکەوتوو بن بە ئیرادەی بەرامبەر بە ئیرادەی تعریف داوای پاڵپشتی لە هێزی پێشمەرگەی کوردستان و بە تایبەت سەرکردایەتی سیاسی و سەربازی هەرێمی کوردستان دەکەن تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست